بە ڕێگاوین بۆ ناحەی بەمەوەی سەر بە پارێزگای هەڵەبجە ڕێگایەکی سەخت و شاخاویمان بڕی تاوەکو گەیشتینە جێ لەو ناحەیە دوورە دەستەی پارێزگای هەڵەبجە و گوندەکانی دەوروبەری بوومە لەرزە زیانی بە خەڵکەکەی گەیاندووە بە جۆرێک هەندێک خێزان خانووی نیشتە جێبوونیان نەماوە تێیدا بژین ئەوە ماڵەکەمانەکەی بینن لە ژیانی تیان نەماوە لە دەشت و دەرچێشت و چایەکەین لێ دانیشین و هیچ شوێنی ژیانمان نەماوەتیایە داواتان یەکەم یارمەتیەکمان بدەن و کە شوێنێکی نیشتە جێبوونمان بۆ دابین بکەن تایە بژین ئەم سانە لێرە خەڵک دووبارە دەستی با بنیاتنانەوەی خانوو دەکات چونکە بەرەو وەرزی باران دەچن و دەیانەوێ پێش وادەی باران بارین شوێنی خۆیان و ئاژەڵەکانیان چاک بکەنەوە خانگەکان ماگشی ڕوخیاغا ئەمە تا سەر خانگی ئەمەوە هەتاڕاتە خوا خانگی منوە پاکی ڕوخیاغا سێ ماڵم هەیە دوو ماڵی خۆم و ماڵی کوڕێکم هەر هەمووی ڕوخیاغا و ئیساتە خەڵکو و خوا کاریان ڕازبێ هاتکەن با جارە شوێنی حیوانەکانە بۆ چاکەن و چاوی بۆ وەرەگرین بچە چاور و خۆت و هەموو خانەکانمان ڕوخاوە وە پێی توانای خوان هاوکاری ئەم خەڵکە بکەن لەم وەرزە زستانە نەنەوت دابین کراوە نەکارەبیان هەیە بێوەزعن داوا لە حکوومەتی هەرێمەکەین لە وڵاتە دراوسیەکان بێن بەهانای ئەم خەڵکەوە خەڵک بێحاڵە خانوویان ڕوخاوە بێجێن ئیتر ئەوەتانێ خەڵک تیا هاوکاریمانەکە داوا لە ڕێکخراوە مەدەنیەکانەکەین خێرخوازان وەکو پێویست بێن هاوکاری ئەم خەڵکە بکەن و بەڕێوبەری ناحەی بەمەوە ڕای دەگەێنێت لە سنووری ناحەکەیان زیاتر لە 200 خان و زیانی بەرکەوتووە ئەمە جیالەوەی بینای بەڕێبەراتی ناحەکەیان بە کەڵکی ئەوە نەماوە دەوامی تێدا بکرێت و تۆڕی کارەبای نیشتیمانی ناحەکەش بە تەواوی بچڕاوە هەر لەگەڵ یەکەم هزەی ئەڕضی لە سنووری ناحێ بەمۆ کارەبای ئەم ناحێ بچڕاوە کە ئەوە زەرەر و زیانێکی زۆرە تا ئێستاش چاک نەکراوەتەوە هاوڵاتیانی ئەم ناحەیە و گوندەکانیش هەر لەبەر چرا و لای داعانیشن بە دەرەجەی یەک تقریبا نزیکەی 47 ماڵەوەی کە تۆمار کراوە ئەو ماڵانن کەوا ناتوانێت ژیان تایە بەرداوام بێ و مەترسی ڕوخانی هەیە بەڵام بەگشتی هەموو ماڵانەی کە زیانیان بیونەوە نزیکەی 200 خان و زیانی بینیوە ئیتر لە درزێکەوە تاوەکو زەرەری گەورەتر بوومە لەرزەکەی چەند ڕۆژی ڕابردوو هاتوو چۆکردنی لە ڕێگاوبانەکانی ناوچەکە ئاستەنگ کردووە بە بەردەوامیش تاشەبەردی شاخی بەمۆ لە داڕوخاندایە و گوندەکان بێکارەبان و چەندین گوندیش گرفتاری بێئاوی بوونەتەوە شاخەوان محەممەد کورسات نیوز بناری بەمۆ